هەرکە کاتێک سوار سیارەکە بنەڵن بۆ نەخۆشخانەی هیوا ئەڕۆین من بێ بەرامبەرەیانگەێنم چۆن بوو بیرۆکەوەت بۆ هاو ئەم لەزگێ بکەی بە تەکسیەکەتەوە بێ بەرامبەر بێ بۆ نەخۆشانی خەسخانەی هیوا. ئەم کاتێ ئەوە باش زۆر سپاس بۆ بەڕێستان. وڵا هەر بیرۆکەیەکی خۆمان بوو کامەوە پێم شتێکی جوان بووە و دیارە ئێمە ئەم کارە ئەەکەین بۆ ئەوە نییە کە ئێمە بەزەیمان بە نەخۆشەکانی نەخۆشخانەی هیوایە بێتەوە یا بەخۆت بە کەم ئەندامە بەڕێزەکانە تەنها پێمان خۆشە ڕێزێکی زیاتریان لێ بگرین لەو بەڕێزانە شایانی ڕێزێکی زۆر زیاترن. دیارە لەم لاولاش زۆر جار کەس هەبووە پرسیارەکە هەڵێ گوایە ڕێکخراوێکی لە پشتەوە یاخود کۆمپانیایەک من لێرە ئەڵێم نەخێر هیچ ڕێکخرا و هیچ کۆمپانیایەکی لە پشتەوە نییە تەنها هەر پێمان خۆشە ڕێزێکی زیاتر لەو نەخۆشانە و لەو کەمەندامە بەڕێزەکان بگرین. ماوەی چەندێکە تەکسیەکەت کرۆتە خزمە بۆ نەخۆشخانەی هیوا؟ والله تقریبا دووسێ مانگ ئەوێ ئێمە ئەو لەزگەیەمان لێیاوە دیارە کە هەندێک تەکسی خۆشەویستی تریژ لێیاوە بەڕاستی زۆر دڵخۆشم زۆر مرتاحم یعنی باوەڕ کە پێم خۆشە ڕۆژانە ئەگەر دوو داخلی سێ داخلی نەخۆشخانەی هیوام هەبێ یاخود کە ئەندامە بەڕێزەکانم هەبێ یعنی پێم خۆشە دڵخۆشم بەوە زۆر هەرکە کاتێک سوار سیارەکە بنەڵن بۆ نەخۆشخانەی هیوا ئەڕۆین یاخود نەخۆشیشیان لەوێ یاخود سەردانەکەن من بێ بەرامبەرەیانگەێنم نەخۆشی تریشەیە بۆ نمونە وتێتی من نەخۆشی نەخۆشخانەی هیوام تومە هەر کاتێک ژمارەکەی خۆم یاوەتێ پێویست بە تەکسی بوو یاخود چی بۆ نەخۆشخانەی هیوا تەلەفۆنێکم بۆ بکە من بێ بەرامبەرێ زۆر شۆفێری تریتیایە خۆم جانەدانە بەرچاوم ئەکەوێت لەم شۆفێرانە کە لیان نووسیەوە بەڵام ئەوان تەنها بۆ نووسیانە بۆ نەخۆشەکانی نەخۆشخانەی هیوا بەڵام من کەمەندامەکانیشم بۆ زیاتر هیوادارم هەموو شۆفێرە تەکسی خۆشەویستەکانم کارە بکەن تۆ ڕێزێکی زیاترە لەو نەخۆشانە ئێگری یاخود لەو کەمەندامە بەڕێزانە ئێگری ئەمە لایانی بەزەیی نییە تەنها ڕێزێکی زیاترە هەم کابراژ مرتاحە تۆش ویژدانیان مرتاحی هەتا کەسێکیش نەخۆشی ئەوەی نەبێ یاخود نەچوو بێتەوە نازانێت چییە.